کەناڵانەی زۆربەی کە فیلم و دراما و ئەڵقە لێ دەدەن شیرازی خێزانە تێکداوە بەڵام وەکو کەناڵ لە سیاسەکان و هەواڵەکان بەتایبەت کەناڵ کەی 24 کەناڵێکی زۆر سەرکەوتوو و هیوا سەرکەوتی بۆ دەخوازن. هەندێک کەناڵ هەیە غەڵەتی تێدا حەڵقەی تورکی بە زۆر خەڵکی تێکداوە. بەڕاستی لە کوردستان تەلاقدان زۆر بوو لەبەرەوەی کەناڵەکان تەمەشای کەناڵەکان دەکەن خەڵکەکە لە بە هەندێک خەڵکیش تەمەشا دەکە ئەو حەڵقە تورکیانە بە کوردی دۆبلاس کراوە. بەڕاستی ینی زۆر شتێکی ناشینە. کەناڵەکانی خۆمان ئاستیان باشە، هەمووی بەرنامەی تایبەتی هەیە، بەرنامەی دینی هەیە، بەرنامەی کۆمەڵایەتی هەیە، ئابووری هەیە، وەرزشی هەیە، هەرکەو لە بوارێکە خزمەتەکەن. من پێم وایە لەم چەند ساڵانەدا ئاستی کەناڵەکانی کوردستان بەرەو پێش چووە. ئەم سۆسیال میدیایی ئێستا 150 ڕاگەیاندنی لە بەرچاوی خەڵکا کەم کردوێتەوە. بەعام ڕاگەیاندنیش نۆکو خۆم 150 سەیریەکەم، بەڵام کەناڵی 24ش کەناڵێکی پێشکەوتووە، بەڵام کۆمەڵێ کەناڵ هەیە نامەوێت تەشیرکەم بە کەناڵەکان شتێکیانێ بۆ خۆیان بڵاوەکەن و شتێکی بچووکە گەورەیەکەن یان تەشیر بە خەڵکەکەن. هیوادارمە و کەناڵانە بە خۆیان نەبستنەوە و چایان ماچەکەم و زۆر بەڕێزن.